ئەچینە شاری دهۆک لەوێ پێشەنگایەکی هاوبەش بۆ چەند شێوەکارێک بۆ 67 هونەرمەند و پەیکەرساز کراوەتەوە بۆ ئەو هونەرمەندانەی کە لە شاری دهۆکن با بەیەکەوە بینەری بین. بە بەشداری 67 هونەرمەند و پەیکەرساز هەفەهمین خولی گەلەری دهۆک لەسەر ئاسی هونەرمەندانی هەرێمی کوردستان سازکرا کە تێیدا هونەرمەندانی شێوەکار و پەیکەرساز لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بەرهەمەکانیان نمایش کرد و بەشدار بووان ئەم جۆرە پێشەنگایانە بە دەرفەتێک دەزانن کە تێیدا هونەرمەندان بێجگە لە نمایشکردنی کارەکانیان یەکتر ناسی نیشتە نێو هونەرمەندانی شارەکان دروست دەبێت و سوود لە ئیشەکانی یەکتر دەبینن. ئێمە ئەم پێشەنگای کە کراوەتەوە هەفتەیەمین خولە لە دۆک کە کراوەتەوە هەموو هەرێمی کوردستانە بڵین دهۆک و هەولێر و سلێمانی 67 هونەرمەند بەشداری کردەوە بە تابلۆ بە نەحت بە سێرامیک. ئێمە شۆک و سلێمانی تقریبان 16 کەسین بەشداریمان کردووە. من خۆم بەشداریم کردەوە بە ئیشێکی سێرامیک کە ئیشی ڕاکۆیە. ئەم ئیشەیە کە لەوایە ئیشی ڕاکۆیە کە بەشداریم کردبێت. كردستان بخير بهتن بتلفزيون وعدسة وكاربان خوغا براستي جاليريا دوك هرب بيجن جاليريا كام ميجوية كاخويا درجو تسانياي چونكو جهه خو كريت ناف كاري هنر شواكاري دب تايبت اوا خولا هفديه كو اف جاليريا تتبع بصالة هر جاليريا خولا بصالة كي تتبع كردن كوما كهنرمندن كردستان هر چار پارچه كردستان بجدارن بارا بتره و بتایبت الكردستان باشور و الدور آبادینا و اوید بجدار جی چپینا ویتن او هنرمندن اوید خدان شیان اجی وک هنرمنده که شانوکارم و من دو برنامه بشانوی تل مامستای شانوی ما و سرپرشتیار هنر شانوی ما پرورده دو که دا وەک شێوەکار خود بینم وەک هاویەک ئان وەک حەجێکەرێک نەمحتەرەفم بەلکو ڕازەمەندیە مامۆستا و هونەرمەند و هونەردوستت یەکلایەنێ هونەرێ شێوەکاری من دبینم کو هەژێش هەژیمە گەلێک مەمونمە خۆ بەرز و بلند بینەمەت کو هەژی یەکیش بەشدارت vê xولێمە ئەنکۆ vê گەلەریێمە بە بۆ ماوەی 17 ساڵان 17 خولا بەردەوامن تێدا. تابلۆ من بەڕاستی دەستپێکی کاری من شێوەکاری وەک ستایل سریالی بۆ تامدای هێمای بڕەمزی لێ پشتی ساڵên قەیرانê 2014 و شەڕê داعشê وەختێ من سەروبەرت کوچبەرا دیتی تایبەت برایدمەیت کوردێت ڕۆژئاوا و هەر سێ پارچە دیت کوردستانی و ويدميسل الخلق ديت عراقي كو قصتا كردستاني كري كو اف امنايل كردستان مادي تيمجي دفخو حوان دي وان شاء الله ما تقصيري قال نكربن شكو برايت منا وجي مروفن بهستك ما يمروفايتي ام بشوازي ام بكين وقت من ديتي كسايتي توان وحزو هيفيتوان دسبيك چند تابلوات متشكرن جرناوي کوچبرم به سیتاف کو دلوه ناوتوان دوالا بون چی هیوی او بنما بون پشتی او معانات دیتی منطقه خو حتی که هاتی ندیف من پشتی دمکی وک سرپرشتیار من سردان وان کومرگاه و کمپت وان کری من چاف کفتن گل وان کری شومد ناف هستی وان دا ناف سینگی وان دا ناف حزت وان دا از بی شکل در برینی در کتم که
من وگوها است کار خود که سریالی وگوها است بو تعبیری آنکو دربرینی که از دربرینش وی تشتیب کمی سین گو سروان دا گو هری که شوان وید بمینیتن کردستان های من دا یانکو بزوریتن چیتا ولاتت خوین دیک بس چه شواز زوریتا بو پاشا روژه صباحی دوست با دچار زورید چه شواز زوریتن و دچار قطینیتن ویر دچار روژن خوان سالت خوان جیانا خو بتسری از دی شوازی در کردن که هر ایکی و تطلعاتت و هر ایکی یوی و امیدتون چنن